بەڵێ باشی منتۆم سەرچام خوشکی من وەڵی ناوەکەم باش وەرنەگرت. خوشکە بێریڤان فەرموودا دەیگیان مامۆستا پرسیارێکم هەیە. فەرموودا دەیگیان فەرموو خات و بێریڤان. خوشکەکەم هەیە بەڵێ ژیانی لێ تێک چوە زۆر لەگەر هاوسەرەکەی. بەڵێ ئەجە هەر دەرێ سەریان لێ کردیمە و جادویان لێ کردیمە ئەمە هەر دەهینەوە سەڕێ و هەر دەرێ دوعایان لێ کردیمە. ئاخر بڵین ئێوە کە سوکاری ئەو خاتونن ئەو خوشکەی خۆتن ئێوە وەکو بنەماڵی خۆتان کچی خۆتان باش دەناسن. ئەمە هەر تەنها گومانی خۆیەتی یان خۆی لەگەڵ مێردەکەی خراپە خۆی نازانە ڕەفتاری هاوسەرایەتی باش بکە. من قسە لەسەر و بابەتە دەکەم بەس وەکو پرسیار و ڕوونکردنەوەی لە جەنابەت یان مێردەکەی ئایا کەسێکی لادینە کەسێکە ئەهلی عەرەق خواردنەوە و قومار و نادی و ئەو شتانەیە یان کەسێکە کەسابەت ناکا و ژیانی لە خوشکە یان دڵپیسە ئەمانە لە پیاوەکەدا هەیە یان نییە یان ئافرەتەکە ژیانی پیاوەکە نێژی ناکە ڕۆژی دەگری بەس نێژی ناکە. بەڵێ ئەی ڕەفتارە خراپەکان خوانە خواستە عەرەق خواردنەوە قومارکردن ئەوانەی نییە لە خوای ئینسان جاریوە بینی خۆی خۆی تەواو نییە هەرچەنەوە تەسی لەسەر ژیانی هاوسەری شەیە قسەش لەسەرەوە دەکەین. ئەویش پێویستە ڕێنمایی بکرێ ینی مامۆستایەکی بەڕێز ئێوەی بەڕێز وەکو خانەوادەیەکی دڵسۆز بڵێن کاکەی جان کاتێککە تۆ نوێژ ناکەی یعنی بەدڵنیایی و پەیوەندی لەگەڵ خۆی پەروەردگاری خۆتا بچراوە ئەمە تەسیری لەسەر ژیانی هاوسەری شت دەبێت بەڵام بە زمانی شیرین ئامۆژگاری بکرێ بڵێن الحەمدوللا تۆ پیاوێکی وەکو خۆت عەرەقخۆرنی قومارچینی ئەهلی شوێنی خرابنی لادەرنی لە ڕەوشت و ئەخلاقەکاندا ئەخلاقت پەسەندە پیاوێکی بەڕێز یعنی هەڵ بندرێت چاکەکانی بخرێتە بەرچاو و ڕێنمایی بکرێت کە پەیوەندی لەگەڵ پەروەردگاریات چاک بکرێت ئەمجا ڕێنمایی خوشکەکەی خۆشتان بکەن جاریوە ئەم خاتونەی خوشکی تۆ نازانێت تەعاملی هاوسەری بکە بۆیە ئەم شتانە باوەڕتان هەبێت لە 199 پەیوەندی بە سیحر و جادووەوە نییە. ئێستا من لەسەر جەنابەت قسە دەکەم بەسەر چاو خوشکەکەت باشە لە ڕووی سەبر و تەحەمل و ئەتەکێتی هاوسەرگیریەوە لە خوای بە زیادی زۆر زۆر باشە بەس پیاوەکەی لەگەر ژن و منانی دەستی تێکرد کردیان هیچ ئاگای لە ژنەکەی منایە. بەسەر چاو من لەسەر ئەمە قسە دەکەم ئینشاءڵڵا ئێوە گومانتان وایەکەوە سیحر و جادووی لێکرابێت لەو پیاوە بەڕێزە عاقلی لە لای ژنی منداڵی خۆی نەماوێت بەسەر چاو خات و بێریڤان لەسەر ئەوەش قسەمان دوعاکمان لێ بکە خێرت دەگات یا ڕەبی خۆی گەورەی ئیسلاحی حاڵی ئەوانیش و هەموو ئەو ژن و مایلەدانش بکە کەوان ناکۆکن ئینشاءڵڵا ئینشاءڵڵا لە وتارەکانی هەینیدا لە وتاکانی تردا قسەتان لەسەر دوعاتان بۆ دەکەین ئەوەش دوعای خێرمان بۆ بکەن خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە. خات و بێریڤان دەفەرمێ خوشکێکم هەیە ژیانی لەگەڵ هاوسەرەکەی تاڵە وا گومان دەبین کە سیحری لێکرابێ لەبەرەوەی هاوسەرەکەی وە ئازانین کە پەیوەندی هەبێ لەگەڵ خەڵکانی تردا کە ئەمە دەبێتە خاڵبی بوختان ئینسان دەبێت زۆر زۆر حەزەری ئەوە بکە کە وڵا فڵان کەس پەیوەندی ناشەرعی لەگەڵ فڵان کەسە هەیە بە چاوەکانی خۆت نەتبینی بێ بەڵگەی مەلموسن نەبێ ئەبێتە بوختان و بوختانی یەشێکە لە کەبائیر و گوناهە گەورەکان. بەڵام ئێوە ئەکە دەڵێ ئەو پیاوە بەس پەیوەندی خۆی خوای تەواو نییەکەوە تەسیری لەسەر ژیانی هاوسەری شەیە ئینشاءڵڵا وەکو خێزانێک ئێستا کە تۆ خوشکی ئەو هینەی ئەو ئافرەتەی دەکەی خوشکی ئەو پیاوە بەڕێزەش وەکو برایەکی خۆت چۆ نەسیحەتی بکە یان باوکت یان براکانت بە زمانێکی شیرین هەوڵدەن بیبەن بۆ جومعە و جەماعات کە جومعە و جەماعاتی کرد لە زۆر خراپە دەپارێزرێت باوەڕکە واز لە خراپەکان دێنێ و نەسیحەتی خوشکی خۆشتان بکەن کە ئەتەکێتی ژیانی هاوسەری بزانێ باش بووە با باشتر بێ خراپ بۆ خۆی چاکە حرمەت و ڕێزی مێردەکەی بگرێ. ئێستا ئەو گومانە خراپانی کە دەڵێن مێردەکەم لەگەڵ ئافرەتێکە پەیوەندی هەیە لەوە ئەچێ ئەوەندە دڵپیسی بۆرامبەر بمێردەکەی نوان بێ ئەم پیاوە فەقیرە ڕەتفعلی خراپی هەبێ کە ئەم نەرمونیانتر بوو وازی لە گومانە خراپەکانێنە ئەویش باشتر دەبێت تەنان دەگەیشتە سەر حەدی ئەوەی واقعان وابوو پەیوەندی لەگەڵ کەسێکا بۆ مەفرەتە بەڕێزە پێی بڵێ پیاوە کە تۆ هاوسەری منی باوکی منداڵمی یەکەم خۆت گوناهبار دەبی دووەم کەسایەتی خۆت و بنەماڵەکەمان لەکەدار دەکەی ئەگەر ڕاست دەکەی مەردانە و پیاوانە بە ئاشکرا بڕۆ خوازبێنی فڵان کەس کە بە شەرعی خوا ئەگەر دوو خێزانت پێ بەڕێوە دەبرێ و عەدالەت و دادپەروەری شەرع کە داوای کردووە یاسا داوای کردووە پێت جێبەجێ دەکرێت من بەسەر چاو ڕێگری لێ ناکەم بەڵام با حیا و حرمەتمان پارێزرێ با قیامەت نەفەوتێ با کەسایەتی لەکەدار نەبێ ئیتر بەم شێوەیە بەڵام دڵنیا بن ئەزیزانم بە تۆش دەڵێم دڵنیا بە ئەمانە پەیوەندیان بە سیحر و جادوو ئەوانەوە نییە.